تەواو هەڵبەتە من ئەمڕۆ سەردانی شاری سلێمانیم کرد و لەگەر ڕێکخراوەکانی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتی ئەم شارە کۆبوومەتەوە و لەگەریان دانیشتین تاوتوێی پرسی خاوەن پێداویستی و کەمەندامانمان کردووە و گوێمان لە ئەوان ڕاگرتووە و تەواوی ئەو خاڵانەی کە ئەوان داوایان کردووە و ئەو شتانێک کە ئەوان باسییان کردووە ئێمە خستومانەتە بەر گفتوگۆ پێکەوە گفتوگۆمان کردووە قسەمان لەسەری کردووە هەڵبەتە ئێمە پێکەوە لەگەڵ ڕێکخراوەکان و لەگەڵ هەموو ئەو کەسانێک کە خەمخۆری گەلی کوردن و خەمخۆری تەواوی شەریحەکانی گەلی کوردستانن و خەمخۆری تایبەتی خاوەن پێداویستی و پێداویستی تایبەتیەکان و کەمەندامانن ئێمە تەباین و کۆکین لەسەر ئەوەی کە دەبێ داکۆچی لە مافەکانی ئەوان بکەین و مافەکانی ئەوان بپارێزین و منیش وەکو وەزیر تەواوی داواکاری ئەوان بگەینمە ئەنجومەنی وەزیران و سەروی خۆم و وەکاری لەسەر بکەم ئێمە لە ئەنجامی دانیشتین گەیشتین بە چەند بڕیارێکە لە کۆتاییدا ئەم بڕیارانمانداون یەکەمیان ئەوەیە کە وێڕای ئەوەی کە ئێمە لە ڕێنماییەکان ژمارەی 65 بۆ جستەیمان دیار کردووە کە ئەمە هەم ئەوەی کە دەستێکی نییە یان قاچێکی نییە یاخود شەلەلی قاچی هەیە یاخود چاوێکی نییە ئەمە بەکەم ئەندام هەژمار دەکرێەوە ئێمە لە ڕێنمایەکان کاتی خۆی من لە کاتی تاوتوێکردنیشا باسم لەوە کردووە بۆیە لە ئێستادا بۆ دڵنیابوونی ئەوان ئێمە پاشکۆیەکی لە ڕێنمایەکان دەرەکەین ئەم چوار بابەتەی کە باسم کرد هەم ئەوەی کە قاچێکی نییە ئەوەی دەستێکی نییە و ئەوەی کە شەلەلی قاچی هەیە و ئەوەی کە چاوێکی نییە بەکەم ئەندام هەژمار دەکرێت و دەکەوێتە ژێر حکمی یاسای ژمارە 22 تایبەت بە کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت خاڵی دووەم ئەوەیە کە ئەو بڕەپارانەی کە لە ئەنجومەنی وەزیران تەرخان دەکرێت ئێمە بە شێوەیەکی تەواو بە پێی نسبە بەسەر ئەو هەموو کەمەندامانە دابش بکەین کە لە لیستەکان ناویان لە لای ئێمە هەیە سوپاسان دەکەم هیوادارم کە ئەو دانیشتنەی ئێمە ببێتە مای زیاتر خزمەتکردنی ئەم دوو شەریحەی کەمەندامان و خاوەن پێداویستی کێنێنەوە ئەمەوە پرسیارە بکەم چارەنووسی ئەو خاوەن پێداویستە تایبەتانە چی دەبێت کە ڕێژەکەیان کەمتر لە 65 و ئایا بڕی ئەو پارەی کە باسی کرد لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە تەرخان دەکرێت چەندە؟ تاکو ئێستا ئێمە بڕەپارەیەک دیار کراوە بەڵام قرارێکە بڕەپارەکە کەمێ زیاد بکرێ و ئەو بڕەپارەیە دابش دەکەین بەسەر هەموو خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان و لە داهاتوودا هەوڵ دەدەین لەبەرەوەی لێکدانەوەیەک نەکراوە ئەو ڕژانێکی ئێمە تەقدیممان کردووە تا ئێستا لە وەزارەتی دارایی دیار نییە دواتر قسەیان لەگەڵ دەکەین و دەردەکەوێت کە چەندە لە کاتی ئێستادا دیار ئەو خاوەن پێداویستانە تایبەتانەی کە لە 65 دایانگرێتەوە لەکەی ئێمە وتمان تەنها 65 بۆ جستەیەوە و پاشکۆش بۆی دەرەچێت لە کاتی ئێستادا لە سەرەتای دەست بەکاربوونی من وەکو وەزیر 111,000 بوو بە پێداچوونەوەیەک بوو بە 92,000 ئێستاش تقریبا لە دەوروبەری هەشتا بەسەرەوە و کەمترەوە ئەمەوەکو مزایدە بەسەر جەنابتان وەزارەتەکەتانە ئەفرۆشتێتەوە ئەم بابەتە زیاتر گەورەکراوەکە لەوەی کە هەیە ئێمە حەزمان دەکرد ئەوەندە گەورە بکرێ و بکرێتە پرسێکی سیاسی ئەمە پرسێکی وەزارەتە و کاری حکوومەتە ئێمە بە هەماهەنگی و لە تێگەیشتن لەگەڵ ڕێکخراوەکان دەکرێت کارەکان باشتر بکەین و من لە سەرەتا شوتومە چەندین جار هەوڵم داوە کە ئەو ڕێکخراوانەی کە بە تایبەتی زۆرێک لە کاریان لەگەڵ وەزارەتی کار هەیە نوێنەریان هەبێ فدراسیۆنیان هەبێت تاوەکو بەشدار بن لە مەرکەزی قەرارە بۆیە هەوڵدان بۆ بە سیاسەتکردنی هەموو شتێک لە وڵاتە کارێکی باش نییە ئێمە وەکو حکوومەت کار دەکەین و پێویستە بە یەکتیم کار بکەین بە یەکتیمی دەتوانین کارەکانمان بە ئەنجام بگەێنین و ناکرێکە مزایدات بەسەریکەوە هاوڕێیان ئەو برادران ئەوەی کە ترس هەبوو لە عفو ئەوەی کە ترس هەبوو لە خاوەن پێداویستە تایبەتیەکان ئەوەی کە ئێمە ترسمان لێ هەبوو ئەمڕۆ ئەمە مژدەیەکی خۆشە بۆ هەموو خاوەن پێداویستێکی تایبەت هیچ کەم ئەندامێ قاچی نەبێ دەستی نەبێ شەلەل بێ چاوێکی نەبێ نابڕێ ئێمە ئەو ئاهوناڵی کە هەمان بوو ترسمان لەوە هەبوو ئێستا زۆرێک کەمەندامان هەیە ڕێژەکەیان لە 150 و بەڵام قاچی دێ بەڵام جەنابی وەزیر هەر کە گەشتەوە وەزارەت پاشکۆیەک دەکات بە ڕێنمایەکەوە ئەو کەمەندامانە ڕاستەخۆ دەچن ناو لیستی کەمەندامی و کە ئەمە مژدەیەکی خۆشە زیاتر ئەتوان بڵێم لە 20,000 کەمەندام ئەوی کە ئێمە ترسمان هەبوون قوتیان ببڕێن نابڕێت و ئەو پارێژدا بەشەکرێ بەسەر هەموو کەمەندامانە بۆی نەک کەمەندامێک بڵێ من وەرم گر وەرم نەکرد کەمەندامان تووشی دڵنیگەرانی بێت ئەمە خاڵێکی تریش هەوڵماناوە
بە جەنابی وەزیر ماوەتەوە ئەمە ئەینی ڕێکخراوەکانە ئەو کەمەندامانی کە موچەی تریانێ بەڵام موچەکانیان زۆرە ئەکرێت لەم 100,000 بێبەش بکرێن بۆ ئەوی بدرێ بۆ خەڵکانەی کە پێویستیان پێێتی و جەنابی وەزیر زۆر لەگەڵ بڕیارەکانی ئێمەوە خەمخۆری خۆی دووبارە کردوێتەوە ئێمەش دڵنیاتانەکەنەوە تەنها ئەمە ئەرکی ڕێکخراوەی خاوەن پێداویستە تایبەتەکان بووە قبولمان نەکردووە هیچ لایەنێکی سیاسی ئەم هەلە بقۆزێتەوە ئەوەشی کە لێرن سەرۆک و سکرتێری ڕێکخراوە خاوەن پێداویستە تایبەتەکان ئەمە کۆمەڵێ مژدەیە بۆ خاوەن پێداویستی تایبەت ئومێد دەکەین یەکەم لیژنەکە زوو دەست بەکار بێت کە جەنابی وەزیر ئەڵێ زۆر بە زووی لیژنەی خاوەن پێداویستی تایبەت دەست بەکار بێت دووهەم موچەکە زۆر بە زووی دابش بکرێت چونکە بەڕاستی ئەوە نزیکەی 300 ڕۆژە گیرفانمان بەتاڵە ئومێد دەکەین گیرفانی کەمەندامان بڕێک پارەی تێبێت تا باشتر و سپاس جنابی وەزیر ئەمری فەرموو کە نوێنەری ڕێکخراوەکان بۆ خۆشاوەتی لە لیژنەکان هەبوون بۆ لەمەوە ئەوەش بەڕاستی کارێکی ئیجابیە بە نسبەت ئێمەی ڕێکخراوەکانەوە